قسم بسره پیچین چینت نخوش بویدی مسارینت لبر بدکار ناکمشینت که نخون لپیکانینت اتون ناویم اتون ناویم دوستم هیا اتون ناویم تازه لآخری عمرم دا دلی خوم خۆشەویستان و بینەرانی ئەم لایڤە یەک ڕاستی ئەمێ پێتان بڵێم ئاغای محەممەدی عەزیمزادە بەنەتەوە کورد نییە بۆ ئاگاداریتان ئەو تورکمانە بەڕەچەڵک تورکە بەس چەند خزمەتی شعر و هۆنراوی جوانی میلیەکە بزانن گوێ لە شعرەکانی بگرن بەدەر لە دەمیشی گۆرانی میلیە بیاوە شعر بێت لەگەڵ گۆرانیە نەک شێواندنی هونەری میلی بە ئێستا هەمووی بەداخەوە بە سناپچات و نازانم ئینستاگرام و فۆلۆ و نازانم ئەم شتە بێ معنایانە کە هیچ معنایەکی نییە جار بەجارێ لەگە گۆرانەکان ئاغای محەممەدی عەزیمزادە شەرحی پێ بە گۆرانەکانی جاری بێشوو باسییانە کرد حەسەن زیرەک ماملەیە ئەگەر یەک بەسەراپی یەک گۆرانیمان بۆ بجێرێتەوە کە چۆنە بە شەرحەکەی مەمنونی ئەبم ئەو بە درێژایی تەمەنی لەگەڵ هونەرمەندە مەزنەکانە هەڵسوکەوتی کردووە لەناو مەڵبەندی گۆرانی ڕەسەنەکە ڕۆژهەڵاتە بەخێر بێت قوربانی تۆ ئەڵێ مامۆستا سەنجیرەکە چێ بێتە میوانی ئاغایەک تەمەشاکە سێ دانە ژنی هەیە بەڵام ژنەکەی ئاخری زۆر منداڵە بێت سوعالی لێ کاڵێ ئاغا ئەو خانمە چیتە ئەوی چڵێ وەڵڵا ئەوی ژنە تەمەشاکە و کابرایە سنەی 75 بەڵام ژنەکەی ئاخری سنعی 15 قەن ناگرێتەوە دەنگ ناکە دێتەوە پاشی 20 ساڵی کەڕێکێتە ئەو شوێنە ئەڵێ باتمدامەوە کابرای وازی چۆنە وەختی ئەچێت تەمەشاکە ئەو کابرای سنعی چۆتە 95 ئیدی لە کار کەوتووە ژنی سکۆلەی ئەو ئاغای سنعی چۆتە 30 ئاغای شوێت تا بەیانی کای لەگەر کات تەمەشاکە و کابرای هەر وەک جەنازە تا بەیانی لێ کەوتووە خەبەرێک نییە جا لەوێنە مامۆستا ئەو شعر ئەڵێ مامۆستا سەنجیرەک بێدەلیل گۆرانی نەوتووە جا مامۆستا لێ مەدەن ئەڵێ جا چۆستایان خایال خایال بەفریایان ئاسیەتۆ لەیلمێتۆ ئەستان شتەکانی بە مۆدێ وتووە ئەلانی ژەمە نازانێ مازۆری چی بووە زۆر ڕاستە ئەچێ بێتە میوانی ئاغایە ئەوەی خۆشەوێ تەمەشاکە سفرەیان ڕاخستووە دەی حەسەنجان پارێ بخۆ دەی حەسەنجان ئەژەڵە وەڵڵاهی برسیم نییە نەهارم کردووە هەر بە زۆر دەستی ئەگرێت و پارەوە فات و دەست ئەچێشێتەوە تەمەشاکە کابرا دڵ ناچێشێت دەی حەسەنجان تۆ بەڵا پارەیەی کە بخۆ ئەمیش بە مەقام ئەڵێ ئەمان 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 گەر ئەپرسی من لەبەر چی کەمە خۆم قەلبە برسیم تۆ مەزانە غەمە خۆم ئاوی شوێری چاو تاڵی لێ و دەمدەم و ژەمژەمە خۆم خدای تبارک و تعالی ئەولادی نێرینەی پێ نادا گلەیەکە هەر بە مقامەڵێ شەب شەڕەش بۆش بم لە داخی باغی عمری بێسەمەر دابنیشم دەستەوە ژنۆ وەک هەتیوی بێپدەر من بە عەشقی دیدە تەرکەم خاک و خۆڵی ڕەهگوزەر با لە لوتێی شای لەولاد هەرگیز مەبم بێخەبەر ئەمان 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 بەڵێم ئەویش ئاهەنگێکی جەدیدە بە خۆشی ئەو خۆشەویستانەڵێن مامۆستاگیان شوورە
عربي سينا سر بحسي ورد سيامن دو خجي سن الأسار ورد شيلي مزارم كشتي داستي تويم مدى أزارم أصاري خبريم باديات نبيم بادوز نبيني ورد بينم باد نبيم هاتي سر خبرمي تو زلف الديرانا دايد السلاسري أو شيل أشوانا أنشيل ومنشيل ببيننا زلفي تون باسو خواست مكان ورده لمن منزروه اي شكر بكارده خالقي قردون شكر بكارده خالقي قردون تاريخ ديا لمن كل ورون يارقو بليلي من بومب مسنون ميك من كبدا وردي بقونون بون من ضليم دبي تو ضلينا بي اقر ميل دبي وردي سردنيم لريم قرهاتون بوي وجد لو شعر دي مسينا سربخسي وردي سامن دو خجي سنوي شيرين وفرهاد من يشوق اوان ببلا اوان بصرهاد من ذوي مددي يا رضوي نابي اقر ميل ذبي ورد يسر ذنيم لري قرهاتون ابوي جدل الشعر بي شيل سر بحسي ورد يسامن دو خشي